پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم بە سەحابە بەڕێزەکانی فەرموو ڕەزای خوای پەروەردگاریان لێبێ فەرمووی ئەتاکم ڕەمەضان شەهڕ مبارەک. ئەوە مانگی پیرۆزی ڕەمەزان هات، مانگێکی پڕ لە خێر و بەرەکەت و خۆشی، پڕ لە عیبادەت و لێخۆشبوونی خوای پەروەردگار. مانگی ڕەمەزان پارەکە، پێرارەکە، کۆمەڵێک کەس هەبوون خوالیان خۆش بێ لەگەڵ ئێمەدا چاوەڕی مانگی ڕەمەزانیان کرد، لە ئازیزەکان و لە خۆشەویستەکانمان لەگەڵ ئێمەدا ڕەمەزانیان گرت، لەگەڵ ئێمەدا تەراویحیان کرد و لەیلەتول قەدریان کرد، لەگەڵ ئێمەدا لەسەر سفرە دانیشتن و بەربانگیان کرد و پارشێویان کرد، بەڵام ئێستا لە جێگای خۆیان، خوالیان خۆش بێت. چەندەها کەس دەزانین دەمانبینین لە مزگەوتەکانە پارێک پێرا لەگەڵ ئێمەدا بوون، ئێستا لەکوێن؟ ئێستا چاوەڕی ئەوەن یەک دوعای خێریان بۆ بکەین. خۆیان و کردەوەکانی خۆیان ڕۆشتن، ئەوانەی کە پارێکە بە ڕۆژوو بوون هەر مردن، ئەوانشی کە بە ڕۆژوو نەبوون هەر مردن. بۆیە ڕۆژێکیش دێت ئێمە کۆتا ڕەمەزانمان دەبێت. ئەم مانگە مانگی خێر و بەرەکەتە، مانگی لێخۆشبوونی خوای پەروەردگارە، مانگی ئەوەیە کە کۆمەڵە کەسێک هەموو ئێوارەیەک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لەم مانگە پیرۆزەدا هەموو ئێوارەیەک و بەربانگێک، هەموو شەوێک لە شەوەکان خوای گەورە کۆمەڵە کەسێک لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکات. بۆیە ئەمە بەرەکەتەکەیە. کاتێک کە دەمریت ئەو کاتە دەزانیت چی خێر و بەرەکەتێک بووە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئێستا خۆشەویستەکان و ئازیزەکانمان تەواو ڕەمەزان کۆتایی پێ هاتایەوان. ئێستا چاوەڕێی ئەوەن دوعای خێریان بۆ بکەین، خوا لیان خۆش بێ یا ڕەبی. ئێمەش ڕۆژێک دێت لە ژێر خۆڵدا چاوەڕێی ئەومانە خەڵکی دوعای خێرمان بۆ بکات، چونکە دوعای خێر بۆ مردوو باشترین شتە. کەواتە ئەم مانگە پیرۆزە هات، خوای گەورە بیکاتە مای خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان، بۆ بێتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان.